کە دێن یەکسەر کواشتە تازەکە یعنی بێ یەک و دوو کە سەلامەکەن یەکسەر داواشتە تازەکەکە ناویشی نازانن. وەکو دوو هاوسەر بەشداریتان کردو لەم فیستیڤاڵە چیتان هێناوە لە فیستیڤاڵەکەیە؟ سڵاو لە تۆش بەخێر بێن. ئێمە وەکو AS کافێ بەشداریمان کردو لە شەشەمین فستیڤاڵی بازاڕکردن لە گەرمیان. ئێمە هەموو ساڵێک بەرهەمی جیاواز ئەهێنین. ئەم ساڵیش بەرهەمێکمان هێناوە بە ناوی چۆکۆفروت، ئەوە بەرهەمێکی تازای عرضەکەین، بەڵام ئەو بابەتانی کە پێشتریش هەمان بۆ ئەوانیشمان هێناوە. باشە و بەرهەمە چییە تازای هێناوتانە پێشکەشی خەڵکیەکەن؟ ئەو بەرهەمە چۆکۆفروتە، پێکهاتەی میوە و چۆکلێتە، بڵین میوەی فرێشمان هەیە، ئەەکەین بەگیرەوە و حەشۆی تی ئەەکەین و دوایەوە چۆکلێتی بەسرە ئەەکەین، شتێکی زۆر تایبەت و جیاوازە و خۆشبەختانە تازەیشە. باشە کاگاری ئەو کارتە بێت لە کارەکانە؟ ئەو نەبێ من ناتوانم کارکەم. باشە کاگاری سڵاو لێ بێت یاخوا بەخێر بێن ئەم کارتێ بەڕێوە بەخێر بێن پێشەکی. ئێمە لە ئیش و کارەکانە 100% لە پشتێکترین، ئەو لە پشت من نەبێ ڕەنگە من نەتوانم AS کافێ بۆ جوانەوە بڕاتە بڕێوە، یان ئەو ئەبێ من لە پشتی بووم شتەکان بە جوانی بە تەرتیبی هەموو ڕۆژێ ڕێکەخین. کامتان خۆشە؟ وەڵی بە حکمی نازانم بە ماسارە دەستی هەر زۆر خۆش، هەرجگە لە AS کافێ هەر خواردن دەستیشی زۆر تایبەت و خۆشە. باشە قورس نییە بۆ تۆ لەگەڵەوەیە ئافرەتی ماڵەوە بیت و ئەم کارش ئەەکەیت؟ بەڵێ زۆر قورسە، بەڵام ئەیتر هەنێ شتەیە ئەگەر حەزت لێ بێ ئیسە من حەزم لەم ئیشەی خۆمە ئەبێ کۆڵ نەدەم هیلاکیەکە ئەبینم، بەڵام دوای بەرهەمەکەی ئەخۆم. هاوڵاتیان کە دێنە لاتان زیاتر حەزیان لە چ بەرهەمێکە چیە خۆن؟ وڵای عادەتەن ئێمە بەوەی وا ڕاهاتون لەگەڵ ئێمە هەموو فستیڤالێک کە بەرهەمی تازە بێنین، ئیتر هەموو فستیڤالێک کە دێن یەکسەر کواشتە تازەکە یعنی بێ یەک و دوو کە سەلامەکەن یەکسەر داواشتە تازەکەکە ناویشی نازانن تازەکەتەوە لاقییانە هەموو شتێکیان بۆ دروستکەین لەبەرەوەی شانازیان پێوەکەین، بەردەوام حەزیان لە شتی تازەیە، لە شتی نوێگەریە بە تایبەتی ئەم جیلە تازە و ئیتر ئاوا بەرەوسەرەوە زۆر حەزیان لێ جیلی نوتێلا و بەڵێ ئەرە وەڵا ئەمەە حەزیان لێتی بەردەوام داوایشتی تازەمان لەکەن یا بەردەوام داوای دوکان گەورەکردنەوەمان لەکەن کەی دوکان گەوراکەنەوە کەی شتی تازەیە ئێمەش لە بەرنامانەیە شەڵام